لەم تەوەرتا باس لە کێشە و بیرروگرفتەکانی کرێکاران دەکەین دیارە لەگەڵەوەی کە لە هەرمی کوردستان چەند یاسایەکەیە و تایبەت بە مافی کرێکاران بەڵام دەشێت ئەمە لە جێبەجێکردندا جیاواز بێت باس لە مافەکانی کرێکاران دەکەین لە نێوان یاسا و جێبەجێکردنیدا بەڕوا دیارترین گرفتەکانی کرێکاران و داواکاری و پەیامەکانیان چێ بمانداری زۆر بەڕێز چالاکرۆف کە بەڕێزیان سەرۆکی لقی سلێمانی یەکێتیەکانی سندیکای کرێکارانی کوردستان کە ڕاستەوخۆ لە ئەستۆری بەیانی کورسان نیوزمیانەکە چالاک سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی زۆر سپاس بە شێوەیەکی گشتی دیارە لە هەرێمی کوردستانە چەند یاسایەکەیە تایبەت بە مافی کرێکاران ئەگەر باز لە جێبەجێکردنی ئەو یاسایانە بکەین یاخود یاساکان و لە نێوان جێبەجێکردنی یاساکان لەکوێدایە ئەم هاوکێشەیە بەڵێ دەستان خۆش بێ من لەم کەناڵە بەڕێزیەوە سەری ڕێز بۆ بەرکواتوانی هێزی کاردارێنم کە بەداخەوە پێرێ دوایین کرێکاری ئەم فەرتێکە ئیشەکەن لە شوێن کارەکانە جاین لە دەستدا بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستان دوو یاسای بەرکارمانەیە چەند یاسای دەستەبەری کۆمەڵایەتی چەند یاسای کارەکە لە یاسای کارە تەواوی مافەکانی کرێکارانی تیا فراهم کراوە و باس کراوە و هەموو بند و بڕگە و بابەتەکانی ئەم یاسایە باز لەماکە بەداخەوە یاساکە یاسایکی کۆنی زمانی ڕژێمی فاشی ئەوسایە بەڵام لە حقیقەتە باسی سەلامەتی کرێکارەکە باسی ژیانیەکە باسی گوزەرانیەکە ئەوەی بۆ ئێمە جێی داخونیگەرانیە ئەم یاسایە لە هەرێمی کوردستانەوە خۆی جێبەجێ ناکرێت ئەگەر یاسای کارۆک خۆی جێبەجێ بکرێ مەسلەی ئەوەی کە زۆر گرنگە لە یاسای کارە سەلامەتی پیشەیە بۆ کرێکاران لە شوێنکارەکانە ئەو خاڵە گرنگی کە لەم بابەتەیە ئێمە هەمومان برادرانی کە لە چالاکەوانی بواری کرێکارانی و سندیکاکانی کرێکاران باسیەکەینەوەی کە تاکو ئێستا لە هەرێمی کوردستانە کرێکاری بیناسازی ینی کرێکاری ڕۆژانە لە یاسای کاراجێی نەبووە ینی مافەکانی تیا تەسبیت نەکراوە چکە خاوەنکاری نییە بە بیانی کە خاوەنکاری نییە بەڵام ئێستا سەردەمەکە گۆڕاوە ئەبینین ئەم هەموو پرۆژە و تاوەڕی کاچێ بە ئاسمانە ئەمانە هەمووی لەسەر هێز و بازوی کرێکاران بنیادەنێن بەداخەوە ئەبێ ئەمانە لە ڕێی ئەو کۆمپانیایەوە بەرهێنانەوە کە وە بەرهێنەکەن بۆ ئەم پرۆژانە لەگەڵ گروپی لاوەچیا کارەکەن ئەبێ گرێبەستی کاریانە بێ ئەم کرێکارانە بە ماگانە لای خۆیان تەسبیتکەن و ئەم کرێکاران دەستەبەری کۆمەڵاتیان بۆ بکرێ بووی کە کاتێک کرێکاریی ئاوە تووشی ڕووداوێکی جانە دەستدانە بێت تووشی ڕووداوی بەرکەوتەی کەم ئەندامبوون ئەبێ ئەمانە لە یاسای کارە جیان بوو بێتەوە ناویان تۆمار کرابێت لە بەڕێوەبەراتی دەستەبەری کۆمەڵایەتی و خانەنشینیان بۆ بڕی پاری خانەنشینیان لە موچەکانیان بۆ درابێت بۆ ئەوەی لە ئایندە بتوانن وەکووەمە و کرێکارانەی تری کە شمولی ئەوەکەن خانەنشیان بۆ بکرێت بەڵام بەداخەوە بەڕاستی لە پرۆژەکانی هەرێمی کوردستان بەگشتیم و ئەوەی کە تایبەت من باسی لەسەرەکەم ناوچی سلێمانی و لە کۆنگری ڕۆژنامەنووسیم بەر لە ئێستاژ ماوەیەک باسم کرد بەداخەوە لە ساڵ پێنجی پرۆژەکان مەسلەی سەلامەتی پیشەی بۆ کرێکاران دابینەکەن کە ئەمە ئەم کارەساتی لەکوێتەوە تا ئەمڕۆ لەگەڵ جەناب تا قساکەم لە 2023 کە یعنی ئەم ڕێژەیە زۆر خەتەرە ئێمە بەراوردمان کردووە لە ساڵەکانی کە تا ئێستا 90 کرێکار جوین لەدەستداوە و زۆرێک لەو کرێکارانە بیانین و زۆرێک لەو کرێکارانە ئەوانن کە دەستەبەریان بۆ نەکراوە ناویان تۆمار نەکراوە لە بەڕێبەتی دەستەبەری کۆمەڵایەتی و زۆرێک لەو کرێکارانە ئەوانن کە لە ناو بینا و تاوەرەکانە کەوتنەتە خوارەوە و ئێمە تێناگەین بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان ینی ئاوڕێ جدی لەم بابەتە نیانەوە نایەنە دەنگ لەسەر ئەم هەموو گفتوگویی ئێمەوە ئەگەر ئەمەش نابیستن بەڕاستی خۆیان کارەساتەکانیان بەرجۆکە و ئەشی بینن ئێمە ساڵی پار و ئەبێ بە پار کە مردنی بە کۆمەڵ ڕوویدا لەوەی کە لە یەکێ لە پرۆژەکانان کردن تاوەڕێک کەوتە خوارەوە سێکرێ کاربێک و جوین لەدەستدا ئەمە بە ئاشکرا بە وازحی بە ڕوونی دیار بوو کە نەبوونی سێفتی و سەلامە و مەرجی سەلامەتی لەم کریم تاوەرە لە شوێن کارەکە بەڵام بەداخەوە ببوورە لە دوای ئەمە ئەوە ئەبینینەوە ڕووداوانە دووبارە ئابێتەوە و هەمووشمان ئەزانین و لێکۆڵینەوەکانی برایانی پۆلیسی بەڕێزیش کە ئەچن بە دوواداچون و تاقیقەکەن لەم بابەتێ ئەوانیش دانەنێن بەوەیە کە ئەم پرۆژەیە سێفتی و سەلامی بۆ باشە کارچاک زۆرە لە دڵایە دیارە دەمەوێت ئەو پرسم با بڵێن لە تاوەرێکە لە بینایەکە لە پرۆژەیەکدا کە مەرجەکانی سەلامەتی تێدانیە پەیوەندی بەو کۆمپانیایەوە هەیە کە ئەم پرۆژەی لایە یاخود ئەمە ئەرکی حکوومەتە ئەم هەماهەنگێ دروست بکە بابەتەکە پەیوەندی بە چیەوەیەکەوە ئەو پرۆژ و تاوەڕانی کە دروست دەکرێت مەرجی سەلامەتی تێدانیە بۆ کرێکاران هەرچی بەڕێبەرایەتی ینی هەرچی دەستەبەری بەڕێبەرایەتی وە بەرهێنانە لە شارەکانە و گشتێکەکە لە هەولێرە هەرچی یەکەم لەسەر ئەوە کاتێک وە بەرهێنێک پرۆژەیەک تەقدیمەکە
ئەبێ پێی بڵێ یاساکانی کار و یاسای دەستەبەری کۆمەڵایەتی چۆن یاسایەوە بەرهێنانی تیا تەسبیتەکە بە پێی یاسایەوە بەرهێنان و مەرجەکانی شارەوانی و هەموو ئەو مەرجە یاسای و ڕسومات و قانونیانەی کە منە سەرچاوی داهات بۆ حکوومەت ئەمانە لەبەر چاوەگرن و بەتوندی ئیجرعات لەسەر ئەم بابەتاکاوە بەرهێنان و حکوومەت ئەبێ حکوومەت بەتوندی ئیجرعات لەسەر جێبەجێکردنی ئەو دوو یاسایە بکە لەگەڵ وە بەرهێنەکەیە بۆ ئەوەی کە کاتێک وەبەرهێنی بەڕێزها و تەبەن ئێمە هەمومان نەزانین ئەگەر وەبەرهێن نەبێ و بزنس نەبێ و خاوەن سەرمایە نەبێ کرێکاریش ئیشی دەست ناکەێت ئێمە لەگەڵ ئەوەیان کە ئەمان هەبن بەڵام هەبن بە پێی یاسا و ڕێساکات کاتێک وەبەرهێنان ئەماکە ئەیکا بە ئەرکێکی گرنگ ئەیکا بە مەرجێکی سەرچی لەگەڵ خاوەنکار کە ئەبێ گرێبەستی کار لەگەڵ کۆمپانیای لاوەچەکان و وەکرێکارەکانی لەناو کۆمپانیەکانە ئیژەکەن گرێبەستی کارکە کاتێک گرێبەستی کاری کرد موچەی سعاتی کاری سەلامەتی پیشەیی بە پێی ئەو شوێنەی کە کاری تیاکات طبعاً سەلامەتی پیشەی گۆڕانکاری بەسرایە بە پێی موقعی کارەکەیە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە یەکەم خاڵ حکوومەتە خاوەنکارەکان پابنکە بمەوە خاڵی دووەم ئەوەیە کە ئەبێ بەڕێبەرایەتەکانی معنی بەم بابەتە 24 سعات ڕۆژانە سەردانی ئەم شوێنکارانە بکەن ئیجرعات لەگەڵ هەموو ئەو کۆمپانیانە بکەن کە ئەمە دابین ناکەن جێی داخە لە شاری سلەیمانی لە شارێکی وەکو سلەیمانی بەم گەورەیە ئیستا ئەیبینن ئەم هەموو پرۆژەیەکرێ جێی داخە یەک لیژنی بە دوواداچوونی سەلامەتی پیشەیی میهەنیمانەیە کە ئەویش بەڕاستی قایمقامەتی سلەیمانی لەسەر 4 ساڵ بەر لە ئێستا لەسەر داوە داخوازی ئێمە ئەم لیژنەی ئیزافە کردو بۆ لیژنەکانی تری کە جەناب تەنەزان لیژنی چاوبەشی 5 کەسی یەک لیژنە بە یەک سیارەوە ئەتوانێت ڕۆژانە چەند شوێن بەسەرکاتەوە یعنی ئەمە حکوومەتە ئەبێ بەڕاستی وەزارەتی کار بەڕێبەرایەتێکی هەیە بەڕێبەرایەتی بەکارخستنە کە ئەم بەڕێبەرایەتیە معنی و تایبەتە بۆی کە بە دوواداچوون بۆ شوێنکارەکان بکە هەم کرێکاری خۆماڵی بخاتە سەرکار هەم لە ڕەوش و ژیان و گوزەرانی و سێفتی و سەلامە و هەموو شتی چەم کرێکارە پرسێتەوە بەڵام بەداخەوە ئەم بەڕێبەرایەتیە لە کاتی زەرورەت تا لیژنەکانی دەرەچێت چونکە ئەویش یعنی بە پێی و قسانی کە خوانیکەن ئەڵێن ئێمە سیارەمان لە بەردەسانیەوە ئیمکانێتی مادیمان لە بەردەسانیەوە ئەم وەزارەتەمان بەم شێوانەیە کە خۆیان باسیەکە نەتوانن پاسا بۆ کارەکانی خۆیان باشە کاک چالاک هەمیشە پەیامەکان لە ڕێگەی بۆ نمونە بەڕێستانەوە یاخودن دەگرێکراوی دیکەی تایبەت بە سەلامەتی گیانی کرێکاران پەیامەکان دەبیندرێت هۆشیاری کرێکاران لە داواکردنی مافەکانیان لە یەکدەنگی لەوەی کە بتوانن هەمویان مافەکانیان بگەنن ئەم خاڵە لەکوێی با بڵین هۆشیاری کرێکاراندایە لە مەسلەی وشیاری کرێکارانە ئێمەی سندیکای کرێکاران وەکو باسم کرد وەزارەتی کار بە هەموو لایەنەکان بەرپرسیانی لەوەی کە نەمانتوانیە بەڕاستی کرێکاران وەکو پێویست و شاکەینەوە لەم بابەت بەڵام خاڵی ئەساسی گرنگ ئەوەیە ئەگەر ئێمەش نەمانتوانی بێ خاوەن پرۆژەکان ئەرکە بە پێی یاسا تەسبیت کراوە ئەبێت جێبەجێکە کاتێک کرێکارێکە چێ بۆ لای ئەو شوێنی کە کاری تیاکە لە مەترسیەکانی ژیانی خۆی لە مەترسیەکانی سەلامەتی خۆی ئاگاداری کاتەوە و هەموو ئەو پێویستیانی کە بۆ سەلامەتی گیانی ئەم مرۆڤەیە کارەکە لێ بۆی دابینکە ئەمە خاڵیەک خاڵی دوو ئەبێ ئەم خاوەن پرۆژەیە بەلایانی کەمەوە لە هەفتەیە کەمتر نەبێ خول بکاتەوە بۆ ئەو کرێکارانی کە تازاچنە سەر کارەکانی ئەو کرێکارانی پێشتر لە ویژیان کردووە تیان بگەێنە چۆنیتی بەکارهانینی ئەم کەلوپەلانی بۆ سێفتی سەلامەیە خاڵێکی تر لەوە گرنگترەوەیە کە ئەم خاوەن پرۆژەیە بەڕاستیە بە بەلایەحێکی گەورە لە پێشی بیناکەی لە چەند جێگایشتر هەڵی واسیوێ بە هەرسێ زمانی کوردی و عربی و ئینگلیزی چکە جەنابتان زانن بیانەکانی ئیشەکەن لەوێ چکە جەنابتان ئەزانن ئەم خەتەر و مەترسیە هەر بۆ کرێکار نییە بۆ مهندیسە بۆ سایەخە بۆ هەموو ئەو کەسانن کە لەو شوێنە ئیژەکەن وەجاری وایە تەجاوزە کاتە سەر نەک شوێن ئیشەکەش بەم کردن تاوەرانە ئیبین سێری کە کاتێک ئاخولێنەوە بە دەوری خوارە تەجاوزەکەن سەر گەڕەکانی دەوروبەریان تەجاوزەکەن سەر شەخامە گشتەکان ینی ئەمانە مەترسیکی زۆر گەورەیە بەڕاستی کە ئێمە ئەمانە بە خەتەریی گەورە ئابینین ئەگەر ڕێگاچاری گونجایی بۆ نەدۆزینەوە ڕەنگە ئەم جانە دەستدانە درێژە بچێشەوە ئەو ئەرکی کە باسمان کرد و شارێکەوەیە کە خاوەنکارە بێ و لاحیە واسی بێ بارسێ زمان هەر هاوڵاتیەکی سەردانکەر هەر کرێکارێک هەر مهندیسێک هەر بەڕێزێک هەر مرۆڤێک لەو شوێنکاری ئیژەکە بێ بە بەردامیەمی لەبەرچاوە بێ ئەوە ئەگەر خاوەنکار هەموو ئەم پێداویستیانی دابین کردبوو بۆ کرێکار بۆ خەڵکەکە بۆ ئەوانەی ئیژەکەن لەم پرۆژەیە
بە دڵنیایەوە کەمترین بەرپرسیارەتێکێتە سەرشانی بەڵام ئەگەر لە شوێن کارێکە خاوەنکار ئەمانەی نەکردو بۆ شیارکردنەوەی کرێکاران بەڕاستی هەموو بەرپرسیارێت لە سەرشانی با بڵێن کرێکاران تایبەت بەوەی کە چی بکرێت بۆ چارەسەرکردنی ئەم بارودۆخە ڕێگە بنەڕەتیەکە چێت وەک باسی ئەەکەیت و ئاگادارین چەندین جار پامتان گەیاندوە بەلایەنە پەیوەندیدارەکان بەڵام لە ساڵی پارەوە هەتایە سریان بە درێژای ساڵ گرفتەکان بۆ ژیانی کرێکاران وەک خۆی ماوەتەوە چی بکرێت تا ئەم پەیامانە ئەم داواکاریانە بە یەک جار بگاتە لایەنی پەیوەندیدار و گرفتەکە بە تەواوەتی چارەسەر بکرێت ئەبێ بە زووترین کات حکوومەتی هەرێم چۆن ئێستا لیژنە هاوبەشەکانی خایمخامێت بە دوواداچوونەکەن لە دوای ئەو کارە ساتەوە کە کردن تاوارەکە کەوت ئێستا گەڕێن بۆ چەکردنەوەی هەموو ئەم کردن تاوارانە هەموو ئەوانەی لە پرۆژەکانە ئیژەکان ئێستا ئەگەر چێکی تازیان نەکرد بێتەوە و گرێبەستەکان نهانی بێکە لە کوێیان کڕیوە لە کوێ ئەم گرن تاوەریان هانیوە و هەموو ئیجراتە قانونیانە نێنن تووشی بەرپرسیارەتی غەرامە و لێپێچینەوە و ڕاگررتنی پرۆژەکانە بن ئەم خاڵی جەنابە باسی کرد کە بە زووترین کا دەبێ جەنابی وەزیری کار و حکوومەتی هەرێمی کوردستان بەگشتی و بەڕێبەرایەتەکان و ئێمە هەمومان ڕاگەیان کارە بە ڕێزەکان هەمومان بینە سەرخەت بڵێن بەسە ئیتر خاوەن کار ئەبێ ئەمانە بەکاربێنی هەر خاوەن کارێک ئەمانەی بەکارنانی ئەرکی حکوومەتە پرۆژەکەی ڕاگرێ ئیجراعاتی قانونی لەگەڵا بکە و بتوانین کارێک بکەین کە کەمترین ڕێژەی بەرکەوتن کەمترین ڕێژەی بریندار بوون کەمترین ڕێژەی گیان لە دەستدان لە پرۆژەکانە ڕوو بدا کە ئەم کارە کاریی هاوبەشە بە تەنیا بەلایەنێک ناکرێ بەڕاستیانی ئەمە پاساو نییە بە ئەوی کە بڵم بە حکوومەت جاری واشەیە ئێمە ئەو لیژنە هاوبەشانی هەمانەوە خۆمان و من بە شخصی لەگەڵ برادەرەکانمان لە سندیکاکان سەردانی شوێنکارمان کردووە ئاگادارمان کردوەوە و شیارمان کردووە فعلەن لەو کاتەیە پابندی خۆی ڕاگەیاندووە ئیشەکانی کردو بەڵام دوای ئەمە کەم تەرخەمی لە شوێنەکانە ڕوەدا یعنی هەموو جارێک شەر نییە ئێمە و حکوومەت و هەموو ئەم شوێناناوکەن ینی ئەم ئەکرێتەوە سەر ویژدانی ئەم وەبەرهێنە بەڕێزە ئەم خاوەنکارە بەڕێزەی کە ئێوێ لەسەر هێزی و بازووی کرێکار بینایەکی جوان بنیاد بنێ بۆ ئایندەی خۆی و بۆ ئایندەی شارەکە و وڵاتەکە و هەمووی وەبەرهێنێک بێنتە ئاراوە کە کەسی مستەفیدی یەکەم خۆیەتی ئەبێ ئاور لە گیانی ئەم مرۆڤانە باتەوە بەڕاستی بەهێزی ئەوان دروستەکرێ کەم تەرخەمی یەکەم ئەوانن ئەنج ئاگەڕێتەوە بۆ هەموو لایەکمان کە بەرپرسیانین لەوەی کە کرێکاران و شیارکەینەوە ڕێگربین لەمەی ئەم بابەتانە دووبارە نەبێتەوە. بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکانە زۆر سپاس بۆ چالاکرۆ سەرۆکی لە قی سلێمانی یەکێتی سندیکاکانی کرێکارانی کوردستان دووبارە سپاس بۆ بەڕێستان.